ماوەیەک باو باوی کۆلێسترۆڵ بوو لە هەموو دنیاە. سوبحان الله خەڵکێک هەبوون لە ئەمریکا 20 دانە ساڵ 30 دانە ساڵ نەیانتوانی گۆشت بخۆن، ئەو نەیان خەڵک ترسان بە چەوری ئەوە نەخۆی دەست نەبی بۆ ئەوە. ئیستاکێنە دژی ئەم تەیارە شتێکی تر هاتووە، ڕوتێکی تر هاتووە ئەلە گۆشت بخۆ، چەوری بخۆ. سبحان الله. ئەی ئەوەی کە 20 ساڵ 30 ساڵ گۆشتی نەخواردوو لە گۆشت بێبەش بوو لە دنیا چووە دەرەوە، تازە چۆن بیهێنینەوە پڕگۆشتی کەین و بینیرەوەنەوە قەبرەکەی؟ ئەمانە چیری بەرپرسیارن؟ کەواتە ئەمە هەمووی عیلمە، بەڵام عیلم قابلی غەڵەتە. عیلم قابلی ئەوەیە کە نەی پێکێ، لەوانەیە ئەمڕۆ شتێک بڵێ بەحسە، بەیانی شتێکی ترەڵێ. بۆیە هەر ڕۆژە و ئەبینیت مۆدیلاتی شتێ دەست پێکە. حالیەن مۆدیلی چییە؟ حالیەن مۆدیلی ڤیتامین دیە. ئەبینی هەموو نەخۆشێک بە کاڵی بە کوڵایی ڤیتامین دی پێیە، ئەیهێنێت و ئەیبات و هەموو جۆرەکان بەبێ ئەوەی کە بزانێ مۆزوع چییە، بەبێ ئەوەی کە حتا بچن بخوێنەوە لەسەر ئەم مۆزوع بزانن ئایا ڤیتامین دی فعلا حقیقەتی هەیە یا بۆ خۆی جۆرێکە لە مۆدیلات ئەمڕۆ ئێمەش دوای کەوتوین. ڕۆژی هەبوو مۆدیلی گلوکۆزەمین بوو، ڕۆژێک هەبوو مۆدیلی ڤیتامین سی بوو، ڤیتامین دیش بای نامێنێ، ماوەیەک دەچین بۆ چی؟ ئەچین بۆ ڤیتامین K2 پردەوەدا ئەمە باییەتەوە. بۆیە ئەگەر بە دوای مۆدیلاتا بچین لی دەرناچین. بەڵێ خۆشەویستەکانم، ماوەیە خەڵک هەمی بە دوای چیەوە بوو؟ بە دوای چای سەوزەوە بوو. چای سەوز بوو بە دەرمانی حەودەردە، هەرچیەکە بوو بۆ زەعیفی چای سەوز بخۆ، بۆ سەرەتان چای سەوز بخۆ، بۆ مەعیدە و چای سەوز بخۆ، بۆ ئەوە بۆ کەم خوێنی چای سەوز بخۆ. کەچی سبحان الله دەرکەوەمانە هەر هەمووی شەهر العەسەلێکە بۆ ئەم مادانە ئەکرێ و دوایی ئەمانە هیچی سبحان الله بای نامێنێ وەڕۆن. پێتان بڵێم ڤیتامین دی لە وڵاتانە حالیان ڕێژەکانی گەیشتوتە چەند کە نەقسی هەیە و وڵاتی خۆشمانی بەرکەوتووە. لە ئوسترالیا لە ساڵ 30 خەڵک بەحسا ڤیتامین دی نەقسە، لە کەنەدا لە ساڵ 60 خەڵک بەحسا ڤیتامین دی نەقسە، لە هندستان کە قاڕەیەکی گەرمە لە ساڵ 78 خەڵک بەحسا ڤیتامین دی کەمە. لە شەرقی ئەوسەتا لای خۆمان لە سەدا 90مان، یعنی لە عێراق و دەوروبەر و دراوسێکانمان لە ساڵ 90 خەڵک بە وجودی بۆ بوونی ئەم خۆرەوە لەسەر سەرمان. معقول ئێمە ڤیتامین دیمان کەم بێ؟ نا، ئەمە بۆ خۆی مۆدیلاتە. من بە دوای مۆزوعەیە زۆر چووم، لە ئەخیرا گەیشتمە سەرەوەی کە ئەم مۆزوعە ئەو نەی تیجاریە، ئەو نە عیلمی نییە، ئەو نەی میدیا بۆی ئەکوتێ، ئەو نە ئەسڵێکی نییە.